هەڵوێستی کۆمەڵە سەبارەت بە پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان و دەرەنجامەکانی لەسەر خەباتی خەڵکی کوردستان. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی نوێی ڕەشەممە پەیامێک لە عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان لە کاناڵەکانی تەلەڤیزیۆن و تۆڕە کۆمەڵایەتی و میدیاکانی سەرتاسەری جیهان بڵاو کرایەوە. لە چەند ڕۆژ پێشووترەوە ڕوبەڕووی کەشێکی تەبلیغی و پرۆپاگەندە بووینەوە کە هەوڵی دەدا ڕای گشتی لەسەر ئەم پەیامە چڕ بکاتەوە و گومانە گشتبینەکان سەبارەت بەم پەیامە پەرە پێبدات. لەم پەیامەدا ئۆجەلان بەڕوونی داوا لە پارتی کرێکارانی کوردستان دەکات کە خەباتی چەکداری وەلا بنێت و هەڵوەشانەوەی خۆی وەک حزبێکی سیاسی ڕابگەێنێت. ڕۆژی دواتر دەستبەجێ کەناڵە تەلەڤیزیۆنەکانی تورکیا بە تایبەتی کەناڵەکانی سەر بە حکوومەت پرۆپاگەندە ژەهراویەکانی خۆیان لە دژی پارتی کرێکارانی کوردستانیان دەست پێ کرد. ئەگەر لەلایەنە زۆر مشت و مڕهەڵگرەکانی ئەم پەیامە تێپەڕین، هەرچەندە هێشتا هەڵسەنگاندنی ڕاستەقینەی کاریگەریەکانی لەسەر بزوتنەوەی گەلی کورد بە تایبەتی لە تورکیا و سووریا زووە، بەڵام هەتا ئێرەش جەختکردنەوە لەسەر چەند خاڵێکی بنەڕەتی پێویستە کە باسییان لێکەین. یەکەم، عەبدوڵڵا ئۆجەلان زیندانیەکی سیاسیە. دەستگیرکردنی بەرهەمی پیلانگێڕیەکی نێودەوڵەتی بوو کە 26 ساڵ لەمەوبەر بە هاوکاری چەندین دەستگای هەواڵگری جیاواز ئەنجامدرا. لە ماوە درێژەدا ناوبراو لە ژووری تاکە کەسی لە دوورگەی ئیمراڵی بۆ ماوەیەکی زۆر سەرەتا لەژێر حکمی لە سێدارەدان و پاشان زیندانی هەتایی ڕاگیراوە و جگە لە چەند حاڵەتێکی دەگمەن لە ساڵانی ڕابردوودا تەنانەت ڕێگەی پێ نەدراوە چاوی بە بنەماڵەکەی یان پارێزەرەکانی بکەوێت. هەر کەسێک دووریان نزیک ئاشنای بارودۆخی زیندان و زیندانبانی تورکیا بێت بە بێشک دەزانێت کە عەبدوڵڵا ئۆجەلان لە ماوەیەدا چ ڕۆژگارێکی سەختی بەسەر بردووە. هیچ گومانێک نییە کە لانی کەم لەژێر گوشارێکی دەرونی زۆردا بووە کە سەربەخۆیی و تواناکانی سنووردار کردووە. ناوبراو تەنیا بەو ڕادەیە لەوەی کە لە دنیای دەرەوە ڕوودەدا داگادارکراوەتەوە کە دەستگای ئاسایشی تورکیا واتە میت بە پێویستی زانیوە. بەرگری لە مافە مرۆییەکانی ئۆجەلان وەک زیندانیەکی سیاسی و خەبات بۆ ئازادکردنی هەمیشە کارێکی پێویست و مرۆیی بووە و هەر هەیە. لەم چوارچێوەیەشدا ڕێبەرایەتی پارتی کرێکارانی کوردستان و گەلی ئازادی خواز و مرۆڤدۆست لە گۆشە و کەنارەی جیهان هەوڵی گونجاو و بەرپرسیارانەیان بۆ بەرگری لە مافەکانی و هەوڵدان بۆ ئازادکردنی داوە. بەڵام ئەوەی کە ئێستا نەگونجاوە و تەنانەت دەتوانین بڵێن نابەرپرسیارانەیە، سپارنی ڕێبەرایەتی پارتی کرێکارانی کوردستان و بەرپرسیارەتی دیاریکردنی چارەنووسی بزوتنەوەی گەلی کورد لە تورکیا بە زیندانیەکی سیاسیە، ئەویش لە هەلومەرجێکدا کە ئۆجەلان تێیدا. لەو کاتەوەی کە ئۆجەلان دەستگیر کراوە بە هیچ شێوەیەک لە دۆخێکدا نەبووە کە بتوانێت ڕۆڵێکی لەو چەشنە بگێڕێت. ئێمەوە کۆمەڵە لە ماوەی ئەم ساڵانەدا چەندین جار ئەم خاڵەمان بیرهێناوەتەوە کە پاراستنی ڕێز، حورمەت و پێگەی عەبدوڵڵا ئۆجەلان وەک زیندانیەکی سیاسی کە لەژێر تونترین گوشارەکاندایە کارێکی مرۆیی و بەرپرسانەیە، بەڵام سپاردنی ڕێبەرایەتی سیاسی حیزبێک و دیاریکردنی چارەنووسی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی ئاڵۆز و خاوەن مێژوو بەویستی کەسێکی زیندانی کە لە سەرەتاییترین مافەکانی خۆی وەک زیندانیەک بێبەشە نابەرپرسیارانێ و بگرە زیان بەخشیشە. بۆ نمونە ئەو کارەی کە کۆنگرەی نیشتیمانی ئەفریقا هەرگیز لەگەڵ نێلسۆن ماندێلا نەیکرد، بە سەرنجان بەوەی کە گوترا ناتوانرێت هیچ بەرپرسیارەتیەک بخرێتە ئەستۆی عەبدوڵڵا ئۆجەلان وەک زیندانیەکی سیاسی بەو سنووردار بوونانەی کە ڕوبەڕووی بۆتەوە. تەنانەت ناتوانرێت ڕەخنە بیگیردرێت لە ڕاگەیەندراوێک کە بە ناوی ئەوەوە لە ڕۆژی 9 ڕەشەممە بڵاو کراوەتەوە. خاڵی دووهەم، ڕاستیە دیارەکان و بەڵگەکان دەری دەخەن کە دەوڵەتی تورکیا بە دەستپێکردنی ئەم پرۆسەیە ئامانجی سەرکوتکردن و لە ناوبردنی بزوتنەوەی مافوازانەی گەلی کوردستانی گرتووەتە بەر، ئامانجێک کە دەتوانێت بەشێک بێت لە سیاسەتێکی گشتیتر بۆ پەرەپێدان و چەسپاندنی پانتایی دەسەڵاتی دەوڵەتی ئێستا چ لە ناوخۆی تورکیا و چ لە دەرەوەی سنوورەکانی ئەم وڵاتە.
لە هەلومەرجێکدا کە دەوڵەتی تورکیا پێداویستیەکانی بڵاوکردنەوەی پەیامی عەبدوڵڵا ئۆجەلانی بۆ کۆتایهێنان بە خەباتی چەکداری و هەڵوەشاندنەوەی پارتی کرێکارانی کوردستانی دابین کردووە، هەزاران زیندانی سیاسی بە تاوانی دەربڕینی بیرروڕای خۆیان لە زیندانە ترسناکەکانی ئەم دەوڵەتەدا بە سزای درێژخایان مەحکوم کراون و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە سەرتاسەری تورکیەدا ڕوبەڕۆی سەرکوتی دام و دەستگا ئەمنیەکان دەبنەوە. لە دەروەی سنوورەکان دەوڵەتی تورکیا هێرشەکانی خۆی لە دژی گەلی کورد لە سووریا شەڕتر کردوێتەوە و لەگەڵ پشتیوانیکردن لە گروپە جیهادیەکان بۆ سەرکوتکردنی ئەم خەباتە خۆی ڕاستەوخۆ بە بەکارهێنانی چەکی مۆدێرن و تەنانەت قەدەغەکراویش ڕۆژانە هێرش دەکاتە سەر ئەم ناوچانە. لە هەمان کاتدا لە ڕێگەی و کاریگەریەی کە لەسەر حاکمە نوێیەکان لە دمێشق هەیەتی هەوڵدەدات بە دیهاتنی سەرەتاییترین مافەکانی گەلی کورد لە سووریا پشتگوێ بخرێت. هاوکات ناوچەیەکی بەرفراوانی لە هەرێمی کوردستانی عێراق بۆ چەندین ساڵە داگیر کردووە و دژایەتی هەر چەشنە پێشکەوتن و سربەخۆیەکی ئەم ناوچەیە دەکات. هەموو ئەم بەڵگانە دەربڕی ئەو ڕاستیان کە سروشتی دەوڵەتی تورکیا چارەسەری دیموکراتیانەی پرسی کورد لە ڕێگەی گفتوگۆی بنیاتنەرەوە کە تێیدا خواست و داواکاری ڕەواکانی خەڵکی کوردستان بەدیبێن قبول ناکات. لە هەمان کاتدا هەلومەرجی ناوچەیی و جیهانی و هاوسەنگی هێزی ئێستا ئەوەمان پێناڵێت کە دەوڵەتێکی ستەمکاری وەک دەوڵەتی تورکیا بە قبولکردنی مافەکانی خەڵکی کوردستان ڕازی دەبێت. بەهێزبوونی دەوڵەتەکان و گروپە فاشیست و ڕاستڕەوەتونڕەوەکان لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکانی جیهان شڕبوونەوەی کێبڕکەی زلهێزە جیهانیەکان و زۆربێژیان بەرامبەر بە هێزە بچووکترەکان و بزوتنەوە پێشکەوتوەکان، ڕوخانی دەوڵەتی ئەسەد و هاتنە سەرکاری ڕژیمێکی سەر بە دەوڵەتی تورکیا لە سووریا و پەرەسەندنی کێبڕکێ ناوچەیەکان لەوانە دەوڵەتی ئیسرائیل، ئێران، عەرەبستانی سوعودی، مەسر، عێراق و تورکیا هەمووی ئاماژەن بۆ پرۆسەیەکی نادیموکراتی و دژە ئازادی خوازی لە جیهان و ناوچەکە. کەواتە دیار نییە لە نێو ئەم پرۆسە پاشە کشێکردووەی دموکراسی و ئازادی خوازی و پەرسەندنی توندڕەوی دەوڵەتی بۆچی تەنیا لە پرسی کووردا دەوڵەتی ستەمکاری تورکیا بە چارەسەرێکی دیموکراتیانەی پرسی کورد لە تورکیا ڕازی دەبێت. خاڵی سێیەم پێدەچێت کە دەستگای ڕێبەرایەتی پارتی کرێکارانی کوردستان گۆڕانکاریەکی بنەڕەتی لە سیاسەتەکانی خۆیدا کرد بێت. بەڵام لە بەرنامەیدا بەرپرسیارەتی ئەم گۆڕانکاریە سیاسیە لە ئەستۆی خۆی هەڵبگرێت و بیخاتە سەرشانی عەبدوڵڵا ئۆجەلانی زیندانی. لە ڕوانگەی شیکردنەوەیەکی لەم چەشنە گۆڕانکاری سیاسی پارتی کرێکارانی کوردستان زۆرتر جێی بایەخە نەک پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان. لە ڕوانگەی ئێمەوە ئەگەر ئەم گۆڕانکاریە بەمانای چوونە ناو پرۆسەیەکی سیاسی گفتوگۆی ئاشکرا و شەفاف لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی گەلی کوردەوە لەگەڵ دەوڵەتی تورکیا بێت، دەتوانێت بە قازانجی خەباتی مافوازانەی گەل لە کوردستانی تورکیا بێت. بە سەرنجان بەو ئەزمونە دەوڵەمەندانەی کە لەم بوارەدا هەیە و بە سەرنجان بەوەی کە پرسی کورد ئێستا ڕنگدانەوەیەکی جیهانی پەیدا کردووە، ئەم پرۆسەیە دەتوانێت لە ناوەندی باس و مشتومڕەکان و سەرنجەکاندا بێت. لەم پەیوەندیەدا ئاگربەست و کۆتایهێنان بە تێکەڵچوونە گرژەکان دەتوانێت کەشێکی لەبار بۆ پێشخستنی گفتوگۆکان دابین بکات. بەڵام پرۆسەیەکی لەم چەشنە ناتوانێت سەرەتا بە قبولکردنی چەکدانان، هەڵوەشاندنەوەی حزب و لە دەستدانی هەموو ئامرازەکانی بۆ مامەڵە و دانوستان ئەنجام بدرێت. کەواتە ئەگەر گۆڕانکاری سیاسی پارتی کرێکارانی کوردستان بە مانای قبولکردنی هەموو خواستەکانی دەوڵەتی تورکیا و قبولکردنی جۆرێک لە خۆ بەدەستەوەدانی بەبێ مەرج بێت، ئەو کات ڕوبەڕۆی سیاسەتێکی تەسلیم خوازانە دەبینەوە کە زیان و دەرەنجامی قەرەبوو نەکراوەی بۆ خەباتی مافوازانەی گەلی کوردستان لە تورکیا بە دوای خۆیدا دەهێنێت و کاریگەریە نەرێنیەکانی لەسەر بەشەکانی تری کوردستانیش حاشا هەڵنەگر دەبێت. بە سەرنجان بەوەی کە کادری ڕێبەرایەتی پارتی کرێکارانی کوردستان سیاسەتمەداری بە ئەزمونن و گەرموساردی ڕۆژگاریان چەشتووە، ئەنجامدانی ئەگەری گۆڕانکاریەکی لەم چەشنە ناتوانرێت حسابی بێ ئەزمونی ئەوانی بۆ بکرێت، یانەوەی کە زیندانێکی سیاسی ئازاردیتوو وە گۆشەگیرکراو
بە بەرپرسیاری گۆڕانکاریەکی مێژووی لەم چەشنە بزانرێت. لەبەرەوە وەڵامی ئەوەی کە بۆچی گۆڕانکاریەکی سیاسی لەوانەیە تەسلیم خوازانە ڕوویداوە دەبێت لە شوێنێکی تردا بە دوایدا بگەڕێ. خاڵی چوارەم، لە بزوتنەوەی کوردستاندا بەداخەوە ئێمە هەمیشە ڕوبەڕووی گۆڕانکاری و سوڕانی سیاسی بەردەوام و بێبەرهەمی ئەو ڕەوتانە بووینەتەوە کە ملکەچی کۆنەپەرستی زاڵ و حاکم بەسەر وڵاتانی پەیوەندیدار و بەسەر جیهانی ئەمڕۆدا بوو. ئاسۆی کورتی ئەم ڕەوتانە ئەوانی بەرەو سازش بەبێ بەدیهێنانی داخوازیەکانی گەلی کوردستان ڕاکێشاوە و بەبێ سەرنجان بە سروشتی دەوڵەتە ناوەندیەکان و ئەگەری مسۆگەرکردنی بەرژەوەندیەکانی گەلی کوردستان لەگەڵم دەوڵەتانەدا چوونەتە هاوکاری، گفتوگۆ و تەنانەت هاودەستیشەوە. ئەم ڕەوتانە کە دەتوانرێت بە ناوی ڕەوتی ڕاست ناو ببرێن بە پشبەستن بە ڕێکەوتنە سیاسیەکانی نێوان حزبەکان لەگەڵ دەوڵەتە ناوەندیەکان نەک دابینکردنی بەرژەوەندیەکانی گەلی ژێردەستەی کوردستان و لە سەروی هەموویانەوە ئەو بەشەی گەل کە زۆرترین زیانی دەستەمینەتەوەی بینیوە لەگەڵ ڕژیمە ستەمکارەکاندا چوونەتە ناو دانوستانەوە. دانوستانێک کە نەک هەر بێبەرهەم بووە بۆ خەباتی گەلی کورد بەڵکو هەندێک جار بۆتە هۆی لاوازکردنی پێگەی ئەو حیزبانە خۆشیە. لە هەلومەرجێکدا کە کۆمەڵگاکانی بەشە جیاوازەکانی کوردستان سەرەڕای جیاوازیەکانیان لە چین و توێژی جیاواز پێکاتون، وەستەمی نەتەوەی و سەپاندنی دەسەڵاتی دەوڵەتە ناوەندیەکان بە هەمان شێوە و بە یەکڕادە گوشار ناخاتە سەر هەمووان دەستپێکردنی هەر پرۆسەیەکی سیاسی، دانوستان و گفتوگۆ لەگەڵ دەوڵەتی ناوەندی بەبێ لە بەرچاوگرتنی بەرژەوەندیەکانی کرێکاران و هەژاران و بێبەشانی ئەم کۆمەڵگایە کە قوربانیانی سەرەکی ستەمی نێو نەتەوەین مەحکومە بەشکست. هەر ئەم ڕاستیە چینایەتیە کە ئێستا حزبە جیاوازەکان بە جیاوازی بەرنامەیی سیاسی و استراتیژیەوەی لێکەوتوتەوە کە هەر یەکەیان بە پشبەستن بە بنەمای چینایەتی خۆی چارەسەر بۆ نەهێشتنی ستەمی نەتەوەی دادەڕێژێت. گۆڕانکاریەکانی حزبە ڕاستەکان لە بزوتنەوەی نەتەوەی کووردا هەمیشە بەرژەوەندیەکانی گەلی کرێکار و زەحمەتکێشیان کە قوربانیانی سەرەکی ستەمی نەتەوەین پشتگوێ خستووە و هەر بەم هۆیشەوە سیاسەتەکانیان هیچ کات نەیتوانیوە ببێتە هۆی چارەسەری کردەی ستەمی نەتەوەی. بە سەرنجدان بەم ڕاستیە هیچ سیاسەتێک یان گۆڕانکاریەکی سیاسی کە بەرژەوەندیەکانی کرێکاران و هەژارانی کوردستان نەکاتە ئەساسی خۆی ناتوانێت چارەسەری ستەمی نەتەوەیشی لەگەڵدا بێت. خاڵی پێنجەم، لە بەرامبەر ڕەوتە سیاسی ڕاستەکاندا ڕەوتە چەپ و سوسیالیستەکان هەمیشە ئامادەبوونێکی بەرچاویان لە بەزوتنەوەی نەتەوەی کووردا هەبووە. نەسڵە نوێەکان لەوانەیە بیریان نێتەوە، بەڵام سوسیالیزم لە ڕووی مێژوویەوە لە لای حەزب و ڕێکخراوە سیاسیەکانی کورد ڕێزێکی زۆری لێگیراوە بە شێوەیەک کە تەنانەت ڕەوتە ناسیۆنالیستەکانیش لە بزوتنەوەی کوردستاندا بۆ بەدەستێنانی ڕێز خۆیان وەک شوێنکەوتووی سۆسیالیزم ناساندووە. دیارە بەو گۆڕانکاریانەی کە لە دوای ڕۆخانی دیواری بەرلین ڕۆیاندا ئەم ڕەوتانە تەنانەت لە خۆنواندن بە سوسیالیست بوونیش دەستیان هەڵگرت و لە دوای ئەوەوە بە شێوەیەکی ئاشکرا ڕێگەی گۆڕانکاری بەرەو ڕاستیان هەڵبژارد و پەیوەندیان بەو پرۆژانەوە کرد کە لەلایەن دەوڵەتە چەوسێنەرەکانی گەلی کوردستانەوەدا ڕێژرا بوون. لە سازشکردن لەسەر دابەشکردنی دەسەڵات لەگەڵ دەوڵەتە ناوەندیەکانەوە بگرە هەتا هیوابەستن بە سیاسەتەکانی جلهێزە جیهانیەکان بۆ گۆڕینی ڕژیمەکان لە ناوچەکەدا، لە بێبەهانیشاندانی خەباتی چەکداری لە کاتی خۆیدا بگرە هەتا سەرکێشی بێکات و نادروست و ڕووننەکراوەی چەکداری لە دروشمی خەیاڵی کوردستانی گەورە بەبێ استراتیژیەکی ڕوون بۆ بەدیهێنانی هەتا دروشمە ناڕوونەکانی فیدرالیزم و کۆنفدراسیۆنی دیموکراتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە چڕکردنەوەی نابەوەختی خەباتی چەکداریەوە بگرە هەتا سیاسەتی ناڕوونی ئامادەبوون لە پەرلەمان و مەجلیس لەژێر دەسەڵاتی ڕژیمە چەوسێنەرەکانی گەلی کوردستان و هاوڕابوون لەگەڵ بەناوباڵی ڕێفۆرمخوازیان ڕژیمانە هەمووی نیشاندەری بێ ئاسووەی حەزبە ڕاستەکانە لە خەباتی نەتەوەی کوردە. خاڵی شەشەم، بە سەرنجدان بەوەی کە پرسی نەتەوەی کورد یەکێک لە پرسە چارەسەر نەکراوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێک دەهێنێت و بە سەرنجدان بەوەی کە خەباتی گەلی کوردستان لە بەشە جیاوازەکانیدا کاریگەری لەسەر یەکتری دادەنێن، پێویستە پێشادەکانی
پێشاتەکانی ئێستا لە تورکیا و ئەو بەشەی کوردستان لە ڕوانگەی خەباتی گەلی کوردستان لە ئێرانیشەوە سەرنجی بدرێتێ. ئەمە لەو ڕۆوە گرنگە کە گۆڕانکاری ئەگەری سیاسی پارتی کرێکارانی کوردستان ئەگەر لە بەرژەوەندی گەلی کوردستاندا نەبێت دەتوانێت ڕاستەوخۆ کاریگەری نەرێنی لەسەر خەباتی گەلی کوردستانی ئێران و بێگومان بەشەکانی تری کوردستانیش دابنێت. هەرچەندە لە ڕووی مێژوویەوە بزوتنەوەی کوردستان لەلایەن ڕەوتە سیاسی ڕاستەکانەوە ڕێبەراتی واراستەکراوە، بەڵام لە کوردستانی ئێران لە دوای ڕاپەڕێنی 1357 هەتاوی کۆمەڵە وەک ڕەوتێکی سوسیالیست پێگەیەکی گرنگی لە ڕێبەراتی بزوتنەوەی گەلی کوردستان بۆ نەهێشتنی ستەمی نەتەوایەتی پەیدا کرد و منتەق و لۆژیکی خەباتی ئەم ناوچەیەدا ئەم ناوچەی بۆ هەمیشە گۆڕی. بە تێپەڕبوون لە ستەمی نەتەوەیی وەک تەنیا پرسێکی کولتوری و زمانی کۆمەڵە توانی ئاسۆیەکی نوێ لە خەباتی گەلی کوردستان ئێراندا بناسێنێت و بچەسپێنێت کە بەپێی ئەوە بە دوواداچوونی داواکاریە ئابووری، خۆشگوزارانی و دموکراتیکەکانی کرێکاران و چینە زەحمەتکێشەکان، ژنانی ستەملێکرا و گەنجانی کۆمەلگا بەشێکی دانەبراو لە هەوڵی جددی بۆ نەهێشتنی هەر چەشنە ستەمێک لەوانە ستەمی نەتەوەیی ناسرا. بە دوواداچوونی بەرژەوەندیە چینایەتیەکان و دانانی لە چەقی خەباتی گەلی کوردستاندا مانایەکی نوێ بە خەبات بۆ نەهێشتنی ستەمی نەتەوەیش بەخشی و کۆمەڵی کرد بە جددیترین و بەردەوامترین هێزی سیاسی لەم بوارەدا. سووربوون لە خەبات بۆ نەهێشتنی ستەمی چینایەتی هاوشان لەگەڵ سووربوون لە خەبات بۆ نەهێشتنی ستەمی نەتەوەیی و پەیوەندی سروشتی نێوانیان نەریتێکی نوێی لە خەباتی گەلی کوردستاندا دروست کرد کە ڕادیکاڵیزمی سیاسی لە هەموو بوارە سیاسی کۆمەڵایەتیەکاندا بە دوای خۆی داهێنا. نەریتێک کە ڕاپەڕینەکان و بزوتنەوە پێشکەوتوەکان لەوانە بزوتنەوەی ژن ژیان ئازادی یەکێک لە دەرەنجامە بەرچاوەکانیەتی لە ڕوانگەی ئێمەوە سەرڕای دەرەنجامەکانی گۆڕانکاری و پێشاتەکانی ئێستا لە کوردستانی تورکیا و دەرەنجامەکردەیەکانی گۆڕانکاری سیاسی پارتی کرێکارانی کوردستان ئەم نەریتی خەباتە لە کوردستانی ئێراندا دەبێت بەهێز بکرێت و لەم ڕێگەیەوە دەرەنجامە نەرێنیەکانی ڕووداوەکانی ئێستا پوچەڵ بکرێتەوە. بێگومان کۆمەڵە وەک هێزێکی ئینتەرناسیۆنالیست و هێزێک کە پرسی کورد لە ڕەهەندی ناوچەیەکەیدا دەبینێت بە وردی و بەرپرسیارەتیەوە بە دوواداچوون بۆ ڕووداوەکانی دەکات و بە ئەرکی خۆی دەزانێت هاوپشتی گەلی کوردستان لە بەشە جیاوازەکاندا بەهێز بکات و پەیوەندی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و ستەملێکرا و پتەوتر بکات. خاڵی حەوتەم و کۆتایی ڕوو لە گەلی خەباتگێڕی کوردستان، کرێکاران، ژنان و گەنجانی ستەملێکرا و هەموو ئەوانەی کە لە ماوەی ئەم خەباتەدا ئازارێکی بێوێنەیان چەشتووە دەڵێن بە بێشک ڕێگەی پێشڕەوی بەرەو کۆمەلگایەکی ئازاد و یەکسان، کۆمەلگایەک لەسەر بنەمای هاوپشتی و بەدوور لە ستەمی نەتەوەیی و هەموو شێوازەکانی تری چەوساننەوە، ڕێگایەکی پڕپێچ و پەنایە کە لە هەر پێچێکیدا ڕوبەڕووی هێزی چینە چەوسێنەرەکان و دەوڵەتە سەرکوتکەرەکان دەبینەوە. کەس بەڵێنی پێنەداوین کە ڕێگای ئازادی کورتە و هیچ خەباتکارێکی جددی بە مسوەگەرکردنی سەرکەوتن لە هەر ئەمڕۆدا دەست بە خەبات ناکات. لە کۆنفراسی لۆزانەوە هەتا ئێستا کە ئێستا کەم و زۆر 100 ساڵی بەسەردا تێپەڕیوە هاوکات لەگەڵ سەرهەڵدانی دەوڵەتە مۆدێرنەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوبەڕوو بووینەتەوە. لە مێژووەدا نەتەوەی کورد خەباتێکی بێوچانی لە دژی بێمافی و ستەمی نەتەوەیی و باشترکردنی ژیانی ئابووری و ئازادیە سیاسیەکان بەڕێوە بردووە. لە ماوەی ئەم خەباتەدا ڕێکخراوە سیاسیەکان هاتوونەتە گۆڕەپانی خەباتەوە و تاقی کراونەتەوە و لە درێژەشدا هەروە دەبێت. بەڵام چارەنووسی خەباتی نەتەوەی کورد بە سەرهەڵدان و دامرکانەوەی ڕێکخراوە سیاسیەکان دیاری ناکرێت کە ئامادەبوونی بەردەوام و جەماوەری نەتەوەی کورد لە گۆڕەپانی خەباتدا دیاری کردووە. ئامادەبوونێکی خەبات گێڕانە کە لە ڕوانگەی ئێمەوە لەمە دووە وەک ڕابردوو تەنیا بە ئاسۆیەک سیاسەتێک و شێوازی خەباتێکی وەرگیرا و لە جیهانبینی سوسیالیستیەوە دەتوانێت بە کەمترین تێچوو و لە کورتترین ماوەی ممکندا بە ئەنجام بگات. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە
ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران بەڕواری 1 مارسی 2025 زاینی بەرابەر بە 11 ڕەشەمەی 1403 هەتاوی.